ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز داڵخێشی نوێی پانۆراما بە ئێوەی بەڕێز گەیشتینەوە تەوەری ئەم شەومان بۆ قسە و باسکردنا لەسەر تەبایی و چاکسازی لە پێناو خزمەتکردنی خەڵکدا. لە ماوەی ڕابردوودا سەرجەم لایەنەکان لەسەر ئەوە کۆک بوون کە دەبێت چاکسازی بکرێت لە کۆمەڵێک سێکتەری هەستیار و گرنگ لە هەرێمی کوردستان لە پێناو بەرژەوەندی هاوڵاتیان و خەڵکی کوردستان بۆی کە هەم بژێویان باش بێت هەم ژیانیان بەرە و ژیانێکی ئارامی بڕوان. دوجار کاتێک کە چاکسازی دەچێتە سەر ڕێچکی خۆی و هەموو لایەنەکان ینی مکڕ لەسەرەوەی کە دەبێن چاکسازی ئەنجام بدرێت، کاتێک کە چاکسازیەکەش بە ئەنجام دەگات تەبایی نێوان لایەنەکان بەرقەرارە بێت و هەندێک جار لە کاتی جێبەجێکردنی هەندێک بڕگەوە هەندێک مادەوە هەندێک یاسا کە داوای چاکسازی و شەفافیت و دادپەروەریەکە لە کۆمەڵێک بواردا لە هەرێمی کوردستان دەبینی لەو کاتانەیە بەریەکەوتن لە نێوان لایەنە سیاسیەکاندا ڕوەدات و هەندێک جاریش ڕوبەڕووبوونەوەیشی ینی دوورا و دوور لە نێوان ئەم لایەنانەدا چ بە قسە بێت یاخود بە هەندێک کاردانەوە دروستە بێت. ئەوەی کە گرنگە لێرەدا ئێستا ئێمە ئەم قسەی لەسەر بکەین بە دیێنانی تەباییە لە نێوان لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان. یەکێتی نیشتیمانی کوردستان لە ماوەی ڕابردووە لە ئێستاشدا لە هەوڵی بەدیێنانی تەباییە لە نێو ماڵی کورد بە دیاریکراوی لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان پارتی دیموکراتی کوردستان بە دەرەجەی یەکەم و دوجار لەگەڵ لایەنە سیاسیەکانی دیکە لە هەرێمی کوردستاندا، چونکە تاوەکو تەبایی و یەکڕیزی لە نێوان لایەنەکان بەدینێت ناتوانرێت هەنگاوەکانی چاکسازی بۆ ئاقارانە بێت کە هەم لایەنەکان مەبەستیانە هەم هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش مەبەستیانە بۆی کە ژیانی خۆیانیانی پێ بەرەو باشتر و ئارامیتری هەرێمی کوردستان برن وارووا هەرێمی کوردستان دوورخەنەوە لەو مەترسیانەی کە بە دیاریکراوی لە سنوورەکانەوە ڕوەکاتە هەرێمی کوردستان و دوجار هەر بە تەبایی و یەکسانی نێوان لایەنەکان دەتوانرێت لەگەڵ بەغدا پێوینە گفتوگۆیەکی جدی بۆ ئەوی کە بتوانین ئەو مافوو داواکاریانەی هەیە لە هەرێمی کوردستان لە بەغدا بەدەستی بێنین. ئەم شەو میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم کاک نەوزادی مهندس چاودێری سیاسی لە ستۆدیۆ لەگەڵمە. کاک نەوزاد بەخێر و سپاس دەکەین کە ئامادەی لەگەڵمانە. هەروەها کاک لوقمان وەردی ئەندامی پەرلەمانی کوردستان کە لە شاری هەولێرەوە لەگەڵمانە. ئەگەر ئامادە بێ کاک لوقمان جەنابیشتان بەخێر بن سپاسانەکەین کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمان. سەرەتا لە کاک نەوزادەوە دەست پێکەم. کاک نەوزاد وەکو ئاماژەم پێدا وانەزانین هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوو لە ئێستاشدا ینی بە قۆناغێکدا تێپەڕێت کە زۆرێک لە چاودێرانی سیاسی ئاماژە بۆ ئاکەن کە ئەمە چەقبەستویی نێوان لایەنە سیاسیەکانە لە ڕووی پەیوەندی لە ڕووی نزیشی لە ڕووی هەموو بوارەکان کە پەیوەندی هەیە هەم بە لایەنە سیاسەکان هەم بە ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە. بەگشتی ئەگەر خوێندنەوەی بکەی بۆ ڕەوشی ئێستای هەرێمی کوردستان چۆن هەڵێسەنجی؟ زۆر سپاسانەکەم و بە خێراتنی کاک لوقمانیش دەکەین. سپاس بۆ هەڵسەنگاندن و وەڵامدانەوەی پرسیارەکەی جەنابەت بەڕاستی هەمیشە وەکو وتراوە و دەڵێ و ئاشکرایە پێشکەوتن وەداهێنان و خۆشگوزەرانی و ئاودانکردنەوەی وڵات لە کەش و هەوایەکی جێگیری هەم سیاسی هەم ئابووریدا دەبێ و هەمیش ئەمنیدا دەبێ و هەمیش تەندروستیدا دەبێ و هەموو لایەنەکانی کەش پەیوەستن بەیەکەوە. بەڵام ئەوەی کە زۆر گرنگە دۆخی سیاسی هەرێم بەداخەوە لە ئێستا لەم قۆناغەیە کە قۆناغێکی زۆر هەستیارە و زۆر مەترسیدارە و ئاڵانگاری و تەحەدیەکان ڕوبەڕووی هەرێمی کوردستان و حتا تەنانەت هەوڵیش هەیە و فشاریش هەیە بۆ قەتیسکردن و بچووکردنەوەی ئەم دەسەڵات و قەوارە سیاسی هەرێمی کوردستان لە دەوڵەتی عێراقیان لەلایەن دەوڵاتانی ناوچەکە لەلایەن عێراق لەلایەن حتا موبارەکەکردی زلهێزەکانیشەوە. بۆیە ئەم دۆخە و ئەم فشارە و ئەم هەژمونی و ناتەباییە لە ناو ناوچەکەیە بە تایبەتی و ململانە سیاسیەکانی بینی ئێران ئەمریکا ئێران کەنداویەکان و ئەمریکا هەمووی وای کردووە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوڕاست بۆتە ناوچەیەکی گەرمی پڕململانێ. هەموو ئەمانە تەسیر و کاریگەری خراپەکانی دەکاتە سەر عێراق و لە عێراقیشا بە ناو هەرێمی کوردستانی خۆماندا. جا بۆ ئەوەی وەکو وتم دوولایەنە گرنگەکە هەم جێگیری سیاسی زۆر گرنگە هەم جێگیری ئابووری زۆر گرنگە. بەداخەوە لە هەرێمی کوردستان ئێستا هیچیان بەردەستین و هیچیان کامڵنین و هیچیان نزیگنین و لە بەردەستانین. بۆ چونکە هاوکێشەکە دوو جەمسەریە کەی جێگیری سیاسی لە وڵحەج وڵاتێک و هەرێمێک و کۆمەڵگەیەکدا تەسپید بوو و چەسپا ئەوە هەموو لایەنەکانی کە بە ئابووری بە تەندروستی بە کۆمەڵاتی بە فەرهەنگ و ئەدەب هەمووی پێشەکەوێ و هەمووی کاری خۆی دەکا بە شێوەیەکی ئاسۆیی. بە هەمان شێوە کەی جێگیری ئابووریش لە بازارەکانە لە بازرگانیە لە ژێرخانی ئابووری وڵاتە بەهێز بوو پتە بوو ئەوە بە هەمان شێوە لایەنەکانیش
وەلایەنە سیاسەکەش جێگیر دەبێت و تەبا دەبێت و دانیشتن لەگەڵێکەوە ڕێک دەکەون و مەسەلە کوردیەکەی خۆشمانەیە ڕێک بۆ ئەمە گونجاوە کە دەڵێ کاسەی پڕ ئاشتی ماڵە بەداخەوە لە ئێستا هەرێمی کوردستان بە عێراقیشەوە لە قەیرانیشی توندی ئابوووریایە کەوای کردووە هەر لایەک هەوڵی خۆی دەدا کە ئەمە زۆر غەڵەتە من لێرەوە داواکەم لە سەرکردە سیاسەکانمان لە حیزبە سیاسەکان لە جەماوەر لە هەموو لایەکمان ئێمە نابێ بیر بکەینەوە وەکو تاگلایەنە هەر بۆ خۆم بپارێزم لەم قەیرانە هەر خۆم بپارێزم هەر خۆم سەرکەوتوو بم هەر خۆم دەرکەوتوو بم هەر خۆم بم بە پاڵەوانی گۆڕەپانەکە ئەمە هەرێمی کوردستان دادی نادا ئەمە قەیرانەکە تونترەکە لەسەرمان سوچی ناکە بۆیە دەبێت هەمومان بەدەستە جەمعی پێکەوە تەبا لەسەر مێزی گفتوگۆدا بنیشین و لەسەر و هەموو ئەمانەشەوە پێشەچی هەموو ئەمانەش متمانەکردنیەکی تەواومان هەبێت لە بین یەکتریا و ڕازگۆییشمان هەبێت لە بەڵێن و کردار و گوتارەکانمان لە بین یەکتریا ئەمە دەکات کە ئێمە بتوانین لانی کەم جێگیرێکی سیاسی دروستکەین مۆکووتم کەی جێگیری سیاسەکە کەی کەش و هەوا سیاسەکە لە نێوان حیزب سیاسەکان سەرکردەکان دەسەڵات و جەماوەر و شەقامە هاتەدی من دڵنیام کە قەیرانە ئابوووریەکەش هێواش خاو دەبێتەوانێ قەیرانە تەندروستی و ئەمریکانیش هێواژی خاو دەبێتەوە و کۆمەلگا لانی کەم دەرونیان ئارام دەبێتەوە بەوەی کە دڵخۆشن بەوەی کەەوە سەرکردە سیاسەکان لایەنە سیاسەکان لە ناوی خۆیانە ڕێک و تەبان ئێمە تەجروبەی زۆرمان هەیە لەم 29 ساڵی ڕابردووە هەچ کاتێ حیزب سیاسیەکان بە گەورە و بچووکیانەوە وە بە تایبەتیش کە ئێمە باسیەکەین دوو حیزبی گەورەی یەکێتی و پارتی دیموکراتی کوردستان کەی ناتەبا بوو بن هەمیشە هەرێم شڵقاوە شڵەژاوە بازار تێکچووە بازرگانی تێکچووە خەڵک دایمەن دەستی لەسەر دڵی بووە کەیش ئەم دوو هێزە سیاسیە گەورەیە خاوەن چەکە خاوەن چەکدارن خاوەن ملیشیان خاوەن نفوزن خاوەن دەسەڵاتی هێزن لە حکومەتا بەشدارن کەی تەبا بوو بن هەموو لایە کۆمەلگا بە عام تەبا بووە کۆمەلگا مەسەلەن بەڕوویەکی گەشەوە بەرەو ئایندە ڕوانیوێتی بەڵام ئێستەکانە خوێندنەوەکەی من ئەلم دقیقەیەکە ئێمە قسەی تیاکەین بەڕاستی دۆخێکی زۆر مەترسیدارە فشارەکان هەژمونونەکان ئاڵنگارەکان هەموو ڕووی کردوتە ئەم دەسەڵاتی ئێمە کە خۆشمان بۆ خۆمان وەکووتم کێشە و ملبلانەکانمان زۆر بەڵام هەرێن جار ینی ئێمە بینین لێرە و لەوێ بە دیاریکراوی ینی لە چەند ڕۆژی ڕابردوودا ئەین دەست پێشخەری هەیە لە لایەنەکانەوە بۆی کە نزیکبوونەوە هەبێت و تەبایی دروست بێت و چۆنڵی گفتوگۆ هەبێت ئێمە یەکێتی نیشتمانی کوردستانمان بینی ینی کە هەم لە ماوەی ڕابردوو جەولەیەکی مەکوکی کرد لە نێوان لایەنەکانە و پەیوەندیەکانی تا ڕادەیەک ڕێخستەوە و لە چەند ڕۆژی ڕابردووشدا لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان لە سەراستی باڵا ینی دانیشتن هەبووە و لە هەموو دانیشتەکانیشە تەشید لە تەبایی نێوان ئەم دوو لایەنە کراوەتەوە و پاراستنی ئەزمونونەکان و پاڵپشتی لە حکوومەت هێرێمی کوردستان تا چەندە گرنگە لە ئێستادا کە ئەم جۆرە پەیوەندیانە و کوجەنا بەدامەژت پێدا ئەگەر بەرەو دوورکەوتنەوە بڕات ئەم هەرێمە بەرەو مەترسیە ڕابڕام لە کاتی نزیکبوونەوەیە دەستکەوتەکان بەرزتر و زیاتر زۆر ڕاستە من خەریب و بێمە سەرەوە مۆزوعە بە دڵنیاییەوانێ هەمومان من یعنی لێرەیە کە باسی ئەگەر وەکو جەناب بریچێتی نیشتمانی کوردستان و سەرکردایەتی نوێیەکەی و هاوسەرۆکان بەداخەوە کۆرۆنا مەجاالینەیان و بواری نەدان ئەم پێش 6 مانگەی کەوا لە دوای کۆنگرەوانێ خۆیان نیشان بن سیاسەتی تازەیەکێتی و بەرنامەیەکێتی و بۆ خەڵکو بۆ جەماوەڕ ڕوون بکەنەوە و کار و چالاکیەکانیان دەست پێکەن لەگەڵ ئەوەژە لە ناوەڕاستی ئەو کەرنتینەکانە دەستیان کرد بە سەردانێکی مەکوکی لە هەولێر لە سلێمانی بۆ هەموو ئەحزاب بە گەورە و بچووکەوە ئەمە وەکو وتم دڵنەوەیەک بوو و دڵنیاییەک بوو بۆ هەموو لایەکمان کەوا دۆخەکە ئاراسەکە سیاسەتەکە ڕوئیا و دنیابینیەکەی یەکێتی نیشتمانی کوردستان سەرکردایەتی سیاسەتەکەی گۆڕاوە بە هەمان شێوە لەگەڵ ئەوە شاکەم تەرخەم نەبووە لە کەکا بۆ کەرنتینە هاوکاری و بەخشین و کۆمەکردنی خۆشخانەکان خەستەخانەکان نەخۆش لە شوێنەکان شار و شارەکان هەموو کاتی سەرکردایەتی یەکێتی تەبا بووە و دەستی درێژ کردووە بۆ تەبایی ئێستا سەرکردایەتی یەکێتی دوێنێ و پێرەوە هەفتەی ڕابردووش کە چوونەتە هەولێر پایتەختی هەمووانە هەولێر شارێکی گرنگە بەلای هەموو مانەوانەیە و یەکێتی نیشتمانیش وەکو هێزێک جەماوەری خۆی هەیە نفوزی خۆی هەیە و دەیەوێت کار و کردەوان و چالاکانی خۆی لەو منتیقانەش گەشە پێبا ئەمە ئەبێ هەموو لایەک بەکارێکی ئاسایی دابنێن و هیچ شوێنێک هیچ ناوچەیەک نابێ قۆڕە بخرێ و ئێمە لەبەرەوەی دروشمی هەرێمەکەمان و حکوومەتەکەمان بریتێ لە دیموکراسی لە ئاشتی لە تەبایی لە نێوماڵی و ڕێخسی نێوماڵی یەکێتی و نێوماڵی کورد بۆیە یەکێتیش وەکو هێزێکی سیاسی و هەموو حیزبەکانی کەش بە پارتیتەوە بە گۆڕانتەوە بە هەموو ئیسلامیەکانوانەیە حەقی خوانە کار و چالاکی سیاسی خۆیان جێبەجێ بکەن لە دووەکو زاخەوە بۆ گەرمەسێر و بۆ خانەقین و بۆ ناوچە دابڕێراوەکانیش لەبەرەوە بەڕاستی ئەم جەوەی کە دروست بووە لە دوێنێ و پێرێوە و سەردانەکانی هاوسەرۆکان بۆ هەولێر و بەتایبەتیش کاک پافڵ بۆ لای سەرۆکی هەرێم بۆ لای سەرۆکی حکوومەت دڵنەواییەکی زۆر
باشی یاوە بە هەموو لایەکمان و ئومێدەکانی زیندوکرێتەوە و هیوادارین کەوا دوای جێژن و هەردوو مەکتەبی سیاسی لەسەر ئاسی باڵاش کۆ بنەوە جەنابی کاک مەسعود بەرزانیش لەگەڵ هاوسەرۆکاری ئێمە کۆ بێتەوە هەموو ئەمانە گەیشتونەتە و قەناعەتە کە دڕدۆنینمان دوورکەوتنەوە لە یەکتری بەڕاستی دۆخەکە هێنتیتر ئالۆز دەکا و لە ئیعلام و لە سوشیال میدیا و قسەکردن و وتاردان و توییتکردن بەڕاستیەوە دادی ئێمە نادا مێزی گفتوگۆ خوا بۆ ئەوەی دروستکردو لە سیاسەتە ئاتەکێتی مێزی دروستکردن مێز بۆیە دروستکراوە کە بێدابدیشین لە بەرامبەر یەکتری ڕوبەڕووی یەکتری کێشەکان مەشاکلەکان ئەوەندەیە وەکو زۆرمان دەزانین 29 ساڵ ئێمە بەیەکەوە هەڵمان کردو بە خۆشی و ناخۆشیەکانەوە دەکرێت ئەم 29 ساڵە درێژەی پێبین و باش ببین و هەردوو لامان بە ڕوئیایەکی تازەوە کاکا ئەوڕێ بۆیە بەڕاستی دنیا گۆڕاوە ناوچەکە لە گۆڕانێکی بەردەوامدایە و هەمیشە وتراوە لە سەرەتای ئەم پەتای کۆڕۆناوە دەبێت جیهان بەسەر کار و کردەوە و گوتاری خۆیدا بچێتەوە پێش کۆڕۆنا و دوا کۆڕۆنا زۆر جیاواز بێ نابی ئێمە هەمومان عقلەکانمان سەرکردایەتی سیاسەکانمان حیزبەکان جەماوەر ڕێکخراوە پیشەیەکان و جەماوەریەکان و مەدەنیەکان ئێمە عقلی خۆمان قەتیس بکەین لە چوارچێوە کۆنەکەیە ململانی ناڕەوا بکەین عینادی سیاسی بکەین لەگەڵ یەکتریا هەموو ئەمانەمان تاقی کردوێتەوە بەچی تەواو بووە بە خوێن ڕشتن بە براکوژی بە کاولکردنی وڵات بە ئاوەدانکردنەوەی وڵات تەواو نەبووە بۆیە دە هەمیشە وەکو وتم لە سەرەتاوە ئاوەدانکردنەوەی وڵات خۆش و خۆشگوزەرانی عەدالەتی کۆمەڵایەتی یەکیەکی و یەکسانی بۆ تاکەکان و کۆمەلگا و گروپەکان هەمووی لە سای ئاشتی تەباییەوە دێتەدی بەعکسەوە هەمووی بەسەر خۆمانە بەزەرێکی گەورە دەشکێت دەست خۆش کاک نەوزاد دێمەوە خزمەت جەنابەت بەڵێ کاک لوقمان وەردی ئەندامی پارلەمانی کوردستان کە لە هەولێر لەگەڵمانی ستاوت لێبێت دیارە ینی هەمیشە قسە لەسەرەوەی کاتێک کە تەبایی لێوان لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان بەرقەرارە بێت هەم لە ڕووی پێشکەوتن و هەم لە ڕووی خۆشگوزەرانی و هەم لە ڕووی چاکسازیەوە هەرێمی کوردستان پێش دەکەوێت و خەڵکی هەرێمی کوردستان دەتوانن لە سایە و سێبەری هەم حکوومەت هەم پەرلەمان هەم داموندەزگا شەرعەکانی هەرێمی کوردستاندا حەساوە بن لە ئێستادا ئەتوانین بڵین ئێمە ئەگەر باز زەکاری پەرلەمانی بکەین پەرلەمانی کوردستان دەستی کردەوە بە دانیشتەکانی ڕاستە لە سەرەتاوە هەنێ تەشەنووت جەبوو بەڵام دواتر بە کۆبوونەوەی نێوان لایەنی یەکێتی و پارتی ئەم تەشەنووت و گرژێتەوە زێڕەویەوە ئێستا بە گشتی کاری پەرلەمانی کوردستان ئەتوانین بڵین لە پێناو خزمەتکردنی خەڵکی کوردستانەوە لە پێناو هێنانەدی تەباییە لە نێوان لایەنە سیاسیەکان چیتان کردووە ئێوە لەم بوارەدا بە دیاریکراوی لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا بەڵێ سڵاو لە ئێوە سڵاو لە بینەرانی ئازیزی کەناڵی کورسات نیوز و بەخێراتنی ماوانە بە ڕێزەکەتانەکەین بێگومان هەرێمی کوردستان ئەزانین لە دۆخێکی ناهەمواردا گوزەرەکە قەیرانی دارایی و قەیرانی سیاسی بێمتمانی لە نێوان هێز و لایەنە سیاسەکان و هەروەها ناکۆچیەکانی نێوانی هەرێم و حکوومەتی فیدراڵی لەسەر بەدەستهێنانی یان دیاریکردنی بەشە بودجەی هەرێمی کوردستان لە میزانی گشتی عراقی و هەروەها هێرشی وڵاتانی دەرو دراوسێ و دۆخی ئەمنیش دۆخێکی ناسەقامگیرە سەرباری ئەوە دۆخی تەندروستی و ڤایرۆسی کۆرۆنەشی هاتۆتە سەرەیەکە کار و کاسبی هاوڵاتیان وەستاوە و حکوومەتی هەرێمی کوردستان تووشی قەیرانێکی دارایی بووە کە ناتوانێت تەنانەت موچەی فەرمانبەرانی کوردستان لە کاتی دیاری خۆیدا بەڵکو لە نێوانی دوو جەژندا تەنها یەک موچەی داوە ئەمە دۆخێکە لە هەرێمی کوردستان وا لە هەموو هێزە سیاسیەکانە خوازێ کە تەبایی و یەکڕیزی نێوان هێزە سیاسیەکان لەسەروی هەموو شتێکەوە ببینن بەرژەوەندی میلەتەکەمان لەسەروی هەموو شتێکەوە بین ئێمە لە یەکێتی نیشتیمانی کوردستان بە حکمی ئەوەی کە پەروەردەی خوێندنگای سەرۆک مام جەلالین وا ڕاهاتوین کە لە کاتی دروستبوونی قەیرانەکاندا بەرژەوەندی گشتی میلەتەکەمان بخەینە سەروی بەرژەوەندی حیزبیەکانمان بۆیە دوای ئەوەی کە دۆخێکی ناهەموار لە هەرێمی کوردستان زۆرێک لە بێمتمانەیی لە نێوان هێزە سیاسیەکان و بە دیاریکراویش لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستاندا دروست بوو و ئەمە ڕەنگی دایەوە لەسەر کارە هاوبەشەکانمان لە پەرلەمانی کوردستان زۆرێک زۆرینەیەکی دروستکرا لە پەرلەمانی کوردستان کە تەوافقی نیشتیمانی و هێزە سیاسیەکانی پێشێل کرد و پێشێلی ئەو ڕێکەوتنامەیەکرا کە ئێمە بۆ پێکێنانی حکوومەتی هەرێمی کوردستان واژۆمان کرد بوو بۆیە ئەمە زۆرێک کارەکانی ڕەنگی دایەوە لە کارەکانی پەرلەمانیش بەڵام دوای ئەوەی کە کۆبوونەوەی نێوانی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ جێگری سەرۆکی پارتی لە بارگای سەرۆکاتی هەرێم بەڕێوە چوو بەرمەبنای ئەم دانیشتنە کە زۆرێک دەرگایە کراوە لەسەر هێڵە گشتەکان ڕێکەوتن بۆ ئەوی بتوانن لە ڕۆژانی داهاتوودا کۆبوونەوەکان درێژە پێ بدەن و ئەو گرفتانەی ئەو تێنەگەیشتنانەی یان ئەو ناهاوسەنجەی ئەتوانم بڵێم لە شێوازی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا هەیە ڕاست بکرێتەوە
ئێمە لە فراکسیۆنی شێتی نیشتیمانی کوردستان بڕیارماندا بەشداری دانیشتەکانی ژمارە 6 پەرلەمانی کوردستان بکەین و بێگومان ئەم دانیشتانە دانیشتنی گرنگ بوون چونکە لەسەر بنەمای راپۆرتی لێژنە هاوبەشەکانی لێژنە جیاوازەکانی پەرلەمانی کوردستان بوو بەتایبەت لەسەر دۆخی ئەمنی و پەلاماری لەشکرکێشی وڵاتانی دەرو دراوسێ و تۆبارانی وڵاتانی دەرو دراوسێ بۆ سەرخاچی هەرێمی کوردستان و شەیدکردنی هاوڵاتیانی سڤیل و وەسووتاندنی ڕەز و باغی هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەروەها ئەوەی کە تایبەتمەند بوو بە سەرهەڵدانەوەی گروپی تیرۆریستانی داعش و وەتێکچوونی دۆخی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم و ئەوەی پەیوەست بوو کە بەو هەنگاوانەی کە وەفدی دانوستانکاری هەرێمی کوردستان کردوویەتی سەبارەت بە گفتوگۆکانیان بۆ ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی فیدراڵی سەبارەت بە بەشە بودجێ هەرێمی کوردستان سەرڕای ئەوەش گفتوگۆکردن لەسەر دۆخی دارایی و وەزارەتی دارایی هەنگاوەکانی چین بۆ دەستەبەرکردنی موچەی فەرمانبەران و ئەو هەنگاوانی چاکسازی چین کە لە داهاتوودا پێویستە بکرێت لە دام و دەستگاکانی حکوومەت بەشداریمان کرد و ڕۆژ دوو ڕۆژ کۆبوونەوەی سڕ کرا لە پەرلەمانی کوردستان بە ئامادەبوونی وەزیرە پەیوەندیدارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاستیدا دۆخی کوردستان دۆخێکی ناهەموارە لەو کۆبوونانەیە گەشتن بە چ دەرەنجامێک کاک لوقمان گەیشتین بەو دەرەنجامەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لە دۆخێکی زۆر خراپدایە و حکوومەت ناتوانێت خۆی موچە بۆ فەرمانبەرانی دابین بکە تەنها ئیلا ئەگەئیل تاکە ڕێگا و دەواازەی دەرچەیەک بۆ دەربازبوونی حکوومەتی هەرێمی کوردستان لەم دۆخی کە ئێستا تێدایە ڕێکەوتنە لەگەڵ حکوومەتی فیدراڵی بۆیە ئەبێ هەموو جەخت لەسەرەوە بکەینەوە کە ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی فیدراڵی بکرێت ئەو بڕیاری کە ساڵانی ڕابردوودا سەبارەت بە ئابووری سربەخۆی هەرێم و هەناردەکردنی نەوت بۆ ڕێەکانی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگای وڵاتی تورکیاوە ئەمە بۆ تا کێشێشی گەورە بۆ هەرێمی کوردستان چکە تاکو ئێستا ئەو ئامار و داتایانەی کە سەبارەت بە داهاتی نەوت ئاشکرا ئەکرێن بەشێک لە نوێنەرانی حکوومەت متمانیان پێینێ سەر هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش متمانیان پێینەوە ئێمەش لە پەرلەمانتاران متمانە بەم ئامارە ناکەین ئەگەر نەوت بۆ وڵاتانی تر بۆ بێتەمایی ئاوەدانی و خۆشگوزەرانی بۆ هەرێمی کوردستان بۆ تەبەڵایەکی گەورە و ئەم دۆخەنە هەموارەی لێکەوتەوە کە ئێمە دوو ڕۆژ ترە جەژنی قوربانە بەداخەوە حکوومەت ناتوانێت موچەی فەرمانبەران دابین بکات دەبێت چاوەڕوانی ئەوە بین بەغدا شتێکمان بۆ بنێرێ بۆی تێکەڵ کێشێکی بکەین لەگەڵ داهاتی ناوخۆ موچەی فەرمانبەرانی پێ بدرێت ئەمان هەموو بە دوور و درێژی پەرلەمانتارە بەڕێزەکان پرسیاریان ئاراستەی وەزیرە پەیوەندیدارەکان کرد توانم بڵێم کۆبوون دوو ڕۆژ چەند جەلسەیەکی دوور و درێژی زۆر باش بوو بۆ بەرچاوڕوونی ئێمە لەوە تێگەیشتین کە حکوومەتی هەرێمی کوردستان لە دۆخێکی دارایی زۆر خراپدایە هۆکارەکەشی خۆمانین کە پێشووتر زیاتر پشت بەستراوە بۆی بەو داهاتی کە لە بەغدا بێ هیچ چاکسازیەک لە ناو خۆدا نەکراوە داهاتی ناوڵامێ پرسیاریشکە لە جەنابەت تا چەند لە بازە بەخ تا چەند ئەو گفتوگۆ و وەڵامانەوەی کە لە نێو پەرلەمانی کوردستان بەڕێوە چوو توانی بڕوا بە ئێوە بهێنێ وەگە بڕای بەەوە هێناوە ئێوە چۆن نتوانن بڕوا بە خەڵکی کوردستان بێنن کە ئەم ڕەوشە دەتوانرێت چاکسازی تیا بکرێت و خەڵکی ینی پێویستی بەوەیە کە بە شێوەیەشی خێراوە بە شێوەیەکی باش ژیانیان بەرە و باشی بڕاو موچە و یانی داهاتی خۆیان لە کاتی خۆیانەوەگرن بەڕاستی من بەش بەعاڵی خۆم وێڕای ڕێز و احترام و تەقدیری زۆرم بۆ وەزیرە بەڕێزەکان کە بەشداریەشی باشیان کرد و وەڵامیاندایەوە بێگومان ئەمە دەرەنجامی کەڵەکەبوونی حکومڕانی چەندین ساڵی هەرێمی کوردستانە بەڵام ئەگەر بڵین ئێمە مقنیع بووین بە وەڵامانی کە وەرمانگە دەتوانم بڵێم من ناتوانم وەکو خۆم بڵێم مقنیع بووم بەڵام زۆرێک بەرچاوڕوونیمان هەبوو لەوەی کە لەو ڕاستێ تێگەیشتین کە حکوومەتی هەرێمی کوردستان لە دۆخێکی دارایی زۆر خراپدایە هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە حکوومەت هیچ ڕۆڵێکی لە کۆکردنەوەی داهاتی ناوخۆ نیە لە مەرجە سنووریەکان نییە لە باج و دەرامەت نییە بەشێکی کۆمپانیا زەبەلاعەکانی بواری نەوت و ئەو کۆمپانیای لە بواری وەبەرهێنان کارەکەن بەشی زۆریان لە باج بەخشراون ئەمە بە یاسا ڕێکخراوە فرسەتیان بۆ دۆزراوتە زۆرێک ئیلە شەرعی کراوە بۆ ئەوی خۆیان لە باز بدۆزنەوە ئەو کۆمپانیا زەبەلاعانەی کە دێنە ناو هەرێمی کوردستان کۆمپانیا گەورە بیانیەکان هەمویانەوانی لە بواری نەوت کارەکەن خۆشیان بەخشراون ئەو کۆمپانیای لەگەڵ ئەوانیش کارەکەن ئەوانیش لە باز بەخشراون ئیتر ئەمە داهات لەکوێ کۆ ئەبێتەوە جگەلەوە لە کۆکردنەوەی زبڵ و خاشاچی کۆڵانەکان ڕابگرا تا پشکنینی خۆراک لە دەواازە سنووریەکان هەمووی دراوەتە کەرتی تایبەت ئەمانە چۆن دراوەتە کەرت تایبەت زۆرینەی زۆری ئەم حاڵەتانە هەمووی 180 داهاتەکەی بۆ کەرتی تایبەتە 120 بۆ حکوومەتە چۆن داهات بەم شکڵە کۆ ئەبێتەوە بۆیە ئەبێ حکوومەت چاکسازیەکی ڕیشەیی
بکات لە کۆی سێکتەرە جیاوازەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا ئەوان هەر ئەڵێن ئێمە هەنگاو داوین تاکو ئێستا هەنگاوەکان لە مەدانی کردارەچیدا ڕەنجیان نەداوەتەوە بۆیە لە ڕاستیدا دۆخی دارایی حقیقەت و ڕاستیەکەوە دۆخەکە زۆر خراپە من ومێدەوارم حکوومەت بەپەلا هەنگاوی جددی بەهاوێت بۆ ئەوی بتوانێت خۆی هەندێک ڕۆڵ ببینێ مەسەلەن گوریم ئێستا ئێمە ئەبینی لە عێراقدا نەوت کۆمپانیای نەوتی عراقی حکوومەت سەرپەرشتەکە هی حکوومەتە لە هەرێمی کەرتی تایبەتە و دراوەتە کۆمپانیای ئەهلی ئەمانە هەموو گرفتن لە دەرەنجامی گفتوگۆکان گەیشتینە ئەو حقەتەی کە دۆخی دارایی هەرێم خراپە بەڵام خراپەکە لەوایە شێوازی حکومڕانیەکەش و شێوازی بەڕێوەبردنەکەشی خراپ بووە و ئەبێ لە داهاتوودا چاکسازی بکرێ حکوومەت تاکیدیان کردەوە کە ئەوان لیژنەی جۆرا و زێریان پێکێناوە لە بوارە لە سێکتەرە جۆرا و جۆرەکان بۆ ئەوی بە خێرایی بتوانن هەنگاو بەهاوێن هاوزەمان لەگەڵ ئەوەی کە وەفدی دانوستانکاری حکوومەتی هەرێمی کوردستانیش بێگومان ڕۆڵێکی باشیان بینیوە لە گفتوگۆکان و باسی ئەوەیان کرد کە جارێکی تر حکوومەتی عراقی مفاتحەی هەرێمی کردوتەوە بۆ ئەوی جارش گەڕێکی تری گفتوگۆکان دەست پێ بکەن زۆرێک لێک نزیک بوونەوە هەیە ئەمە ئومێدێکمان پێ بەخشێ ئومێدەوارم حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت ڕێککەوێت ئەمە لەلایەک لە دۆخی دارایی لە دۆخی ناوخۆشمان ئێمە بینین دۆخی ناوخۆی هەرێمی کوردستان و بێمتمانەیی لە نێوان هێزە سیاسیەکان لە ئاستێکدایە کە ئەتوانم بڵێم پەیوەندیەکان زۆر لاواز بووین هێزی سیاسیمان هەیە غروری دەسەڵات و زۆرینەیەکی واگرتوێتی کە حساب بۆ هێزەکانی تر نەکە ئەمە ڕنگدانەوەی گەیشتینە ڕنگدانەوە خراپەکانی ئەوە بووە کاردانەوە خراپەکانی ئەوە بووە کە ئەم دەرەنجامی ئەم قەیرانە گەورەی لەکەتۆتەوە لە ئێستادا کە ئێمە قسە بەیەکەوەکەین لەسەر دۆخی دارایی هەرێم لەسەر دۆخی سیاسی لەسەر ئاشتەوایی کە ئێمە پێمان وایە هێزە سیاسیەکان ئەبێ بەر لە هەموو شتێک یەک ریزی لە پێشەوەی هەمویان ببینن ئەم قۆناغەوە ئەخوازێ نەکتەنها ئەم هێزانێکە کە حکوومەتی هەرێمیان پێکێنەوە بەڵکو هێزە ئۆپۆزیسیۆنەکانیش بەیەکەوە بەرەیەکی نیشتیمانی یەکریزیەکی نیشتیمانی لەسەر پرۆژەیەکی نیشتیمانی و پەرلەمان بتوانن ئێوە دامانی پەرلەمان ئەتوانن چ ڕۆڵێک ببینن بە دیاریکراوی بۆ ئەم تەباییە و بۆم ئاشتەواییە بۆ ئەم لێک نزیکردنەوەی نێوان لایەنەکان ڕۆڵتانە بێ و ئەتوانن دەستپێشخەریتان هەیە ئێمە لە پەرلەمانی کوردستان ئەکید بەلەوەی کە هەماهەنگی و هاوکاری لە نێوان فراکسیۆنە جیاوازەکانی پەرلەمانی کوردستان لە ئاستێکی باشدایە ئێمە توانین هەوڵ جوهد دەین بەڵام واقعێک لە هەرێمی کوردستاندا هەیە کە دۆخە سیاسیەکە بە شێوازێکە هاوکارمان نییە بۆ ئەوە من لە ئێستا کە قسە بۆ جەنابەت دەکەم چەند سەعاتێک بەر لە ئێستا گفتوگۆمان بوو لەگەڵ لایەنێکی پەیوەندیدار لە ناوچەیەک کە گەنجێک 7 ڕۆژە لەسەر کۆمنتێکی فەیسبوک دام و دەستگاکانی ئاسایش بە ناوی ڕێژیار جەلال قادر لە حاجی ئۆمەرانەوە گرتویانە کە کۆمنتێک 3 ساڵ پێش ئێستا لە فەیسبوک نووسیویەتی یعنی ئەکرێت تۆ دادوەریش نێتە ژێرباری ئەوەی تەنانەت بۆ جەژنیش بە کەفالەت ئازادی بکە ئەمانە کاری خراپن ینی وای لێ ئێمە لەسەر کۆمنتێکی فەیسبوک گەنجێک ڕاپێچی زیندانەکان بکەین و لە کونجی زیندانی باخنین ئەمانە زەمینە سازی نییە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین ئەم بە هەمومان هەمگو هاوکاربین بۆی ئەم دۆخی هەرێمی کوردستان تێکپەڕینین ئەمە نمونەیەکی بچووکە کە ڕۆژانە خەڵک ڕاپێچەکرێ ئێمە نابێ بگەڕینەوە بۆ ئەم وڵاتە بە دیموکراسیەوە جوانە ئەم وڵاتە بە ئازادی ڕادربڕینەوە جوانە هاوڵاتیانی ئەم هەرێمە لە دۆخێکی دارایی ئەوەندە خراپدان کەسێک ئەگە پۆستێک لە فەیسبوک بکات کەسێک ئەگە کۆمنتێک بکات لە فەیسبوک ڕەنگە ئەمە دەربڕینی ناخی خۆی بێت تۆ ناکرێ بیهێنیت ئەمە بە شێوازێک مامەڵە و ڕفتاری پێوە بکەی بیخەیە کونجی زیندان کە خەڵکی تریشی پێتوڕە بکەی قسەکانی من لەسەر ئەوەیە حکوومەتی هەرێم هێزە سیاسیەکان دام و دەستگا ئەمنیەکان لە هەرێمی کوردستان ئەبێ ئەم حەقیقەتە بزانن دۆخی هاوڵات دەرونی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەهۆی هاتنی ئەم شەپۆلەی ڤایرۆسی کۆڕۆنا و ئەو قەیرانە داراییە هاوڵاتیان لە دۆخێکی ناسەقامگیری دەرونی داژین پێویستە دام و دەستگاکان ڕیحایەتی خەڵک بکەن کەسێک گەنجێک ئەگەر قسەیەکی کرد تۆ ناکرێت لەسەر کۆمنتێکی فەیسبوکی ساڵێک پێش ئەمڕۆ یا پۆستێکی کرد تۆ ڕاپێکی کونجی زیندانەکانی بکەیت ئەمە لە ڕاستیدا پێ ئەرچی سەرکردایەتی ئێمەیە لە دانیشتەکانی داهاتوو ئەم مەسەلەی بە ڕاشکاوانە باس بکەین ئەم وڵاتە بە دیموکراسیەوە جوانە بە ئازادی ڕادەربڕینەوە جوانە ئەرچی ئێمە شەوەکو ئەندامانی پەرلەمانی کوردستان کە پارێزەری دیموکراسی و پارێزەری ئازادیەکانی خەڵکی کوردستان بین بەداخەوە من لە چەند ڕۆژێکە
لەگەڵ دام و دەستگا ئەمنیەکان و دام و دەستگای دادوەری قساکەین بەڵێنیان پێدابوون کە ئەمڕۆ ئێوارە دەستا و دەستیان پێکرد بۆ ئەوی چەند ڕۆژێکی تر گەنجێک ڕاپێچی کونجی زیندانەکان بکەن بۆی ڕۆژانی جەژنیش لە زیندان بوو ئەو ڕۆژی جەژنیش لە زیندان بوو ئەو پێنجمانجی تریش لە زیندان بوو چی لە دۆخاکە ئەگۆڕێ ڕەنگە ڕق و ئەستوری گەنجان و هاوڵاتیان و بنەماڵەکەی و کەسوکاری تر زیاتر بکەیت بۆیە لە ڕاستیدا بەداخەوە ئەڵێم بەشێک من ناڵێم ڕەنگە تێڕوانینی قیادیەکان بە جۆرێک بێ بەڵام بەشێک لە دام و دەستگاکانی تریش لە خوارەوە هاوکارنینە بۆ چەسپاندنی ئاشتەوایی کۆمەڵایەتی و سیاسی لە دۆخێکی ناسەقامگیری وەکو ئێستا لە هەرێمی کوردستاندا. بەڵێ دەست خۆشکار لوقمان دێمەوە خزمەت جەنابەت. بەڵێ کاک نەزاد وەکو کار لوقمانی ژاماژەی پێدانی تۆ پێویستە لەم هەرێمی کوردستانەدا ئەین چاکسازی ڕیشەی لەسەر جەمدام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستاندا بکرێت لە سێکتەرە هەستیار و گرنگەکاندا بکرێت بە دیاریکراوی لە نەود لە کشت و کاڵ لە دارایی یعنی لە کۆکردنەوەی باج و خراجەم هەرێمەدا خۆمە داوای زۆربەی لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستانیشە بەڵام جاری وهەیە بۆ نمونە کاتێک کە لایەنێکی دیاریکرا و داوایەکە بۆ نمونە کە یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر زاری هاوسەرۆکانی و باسی لە چاکسازی و ینی تەواوەتی گۆڕینی ئەم دۆخە و ئەم سیستەمە و گێڕانەوەی هاوسەنگی دەکات کەچی دەبینی لێرە و لەوێ ینی بە ناتەبایی بە چۆنەڵی بە جۆرێک لە جۆرەکان بە تێکدانی ئەم ڕەوشی هەرێمە تاوانبارەکرێن هۆکارەکەمە هەر بۆ ئەوە گەڕێتەوە کە نەبوونی متمانەیە یاخود نەخێر لایەنی بەرامبەر یاخود هەندێک لایەنی دیکە دایانەوەمانە بکەنە دەستکەوتێک بۆ خۆیان حتمما خۆی بەڕاستی پرۆسی چاکسازی پرۆسەیەکی گشتگیرە پرۆسەیەکی گرنگە پرۆسێکی هەستیارە وەکو جەنابەت فەرمووت نابێت یەک بوار و یەک سێکتەری ژیان بگرێتەوە چاکسازی پێکەوە جوانە پێکەوە دەچێتە پێشەوە هەموو سێکتەرەکان بەداخەوە لە هەرێمی کوردستانە لە دەسەڵاتەکان لەم دەسەڵاتی حکومڕانی هەرێمی کوردستانی 29 ساڵی ڕابردووە هەموو سێکتەرەکان تووشی گەندەڵی بوون تووشی فەسادی بوون تووشی مشەخۆری بوون تووشی لێکەڵوەشان بوون بەڕاستی مای نیگەرانیە کە ئێستا کاکە لوقمان باسیەکە لە کۆبوونەوەی پەرلەمانە یعنی گەیشتنێتە ئەو حاڵەتی من واتی گەیشتم لەبەرەوەی کەمێکیش لە بواری ئابووری و نەوت و ئەوە پسپۆڕی و شارەزای یەکم هەیە بەڕاستی حیفە ئاستی داهات و ئاستی دەستکەوتەکانی مەسەلەن حکوومەتی هەرێم هێندە خراپی ئاسی دارایی کە من ئێستەکانە بۆ خۆی ترسێکم لێ نیشتووە کەواتە هێواژی واژەگەل لەسەر ئەم ڕێتمە بڕۆین دۆخی دارایی هەرێم نزیک دەبێتەوە لە ئیفلاس بوون نزیک دەبێتەوە لە داڕمانی تەواوی ئابووری ڕاستی شەیە ینی خۆت جەنابە دۆکو شارەزایەکیش لە بوارە ینی ژمارەکان دیارن ژماری بۆ نمونە ئەو مەبلەغانی کە دێنە نێو خەزانەی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام دوجار دابەشکردنەوەکەی ینی نادیارە کە نازانی بۆ ژمارەیەکی زۆر لە داهات بڕە بۆ هەندێک لە کۆمپانیا حکوومەت تەنها بەشێکی کەم لەو بڕە داهاتی بەدەست بێت منش قسەکەم ئەوەیە جا پرۆسی چاکسازی لەکوێ دەکرێت یعنی من مەبەستمەوەیە پرۆسی چاکسازی تۆ دەبێت لە پێشا لە داهاتا بیکەی دوایی هیتە سەر خەرجیەکانە چونکە دوو معادلەکە هەر دوو جەمسەریەیە کۆکردنەوەی داهات بە شێوەیەکی ڕێک و پێک بە شێوەیەکی تەواو بە شێوەیەکی وربین و لەم سەری شەوانی خەرجکردنەکەی بە پێی یاسای ڕێنمایی و یاسای بودجەی ساڵانەی ئەم ئۆرگانەکان دەبێت بەڕێی من لەکوێیە داهاتمان هەیە بەداخەوە ئێمە سەرچاوی زیاد لە 190 پشتمان بەسوێتە سەر داهاتی نەوت کەواتە یەکەم پرۆسی چاکسازی و هەنگاوی چاکسازی دەبێت لە سەرچاوی نەوتەوە بێت لە داهاتی نەوتەوە بێت بەڕێی من وەکەوەی کە شارەزام لە بواری نەوتان یەکێک لەوانی کە هەنگاوی بۆ ببرێت پێویست دەکات بە پێی یاسای ژمارە 22 ساڵی 2007 یاسای گاز و نەوتی هەرێمی کوردستان 4 کۆمپانیای نەوتی هەیە دەبێت دابمەزرێت من داوا لە کاک لوقمان و برادران و هاوڕێیانی خۆم دەکەم لە فراکسیۆنی یەکێتی ئەم مەوزوعە بە جدی وەربگرن لەمە دووە و تا ئەو کۆمپانیایانە دانەمەزرێت ئەو یاسایە جێبەجێ نەکرێت داهاتی نەوت شەفاف نابێ هەمووی لەژێر دەسەڵاتی وەزارەتی سامان و سروشتەکان بەڵە قوربان لە یاساکەیە هاتووە دەبێت جێبەجێ بکرێت لە 2007 یاسای هەیە یاسای جێبەجێ کراوە تا ئێستا نەخێر بەداخەوە جێبەجێ نەکراوە ئەوەی کە جێبەجێ کراوە تەنها ئەوەیە بە یاسای سندوقی داهاتە نەوتیەکانیان دامەزران لە بە یاسای ژمارە 2 ساڵی 2015 لە 2015 یاساکە دەرچووە بۆ تا ئێساوە 5 ساڵە جێبەجێ ناکەن ئەگەر ئەم یاسای سندوقا ئەم سندوقی داهاتە نەوتیەکان دابمەزرێت وەزارەتی سامانە سروشتیەکان دەستی دەبڕدرێت لەوەی کەوا ئێستەکانەوە ئەو پارە بدا بە وەزارەتی دارایی نەخێر ئەم سندوقی داهاتە نەوتیەکان لەژێر چاودێری ڕاستەخۆی پەرلەمان
پەرلەمانی کوردستاندا دەبێت بەسەر فیاتەوە بە داهاتەکەیەوە لەم سندوقەوانێ هەموو داهاتەکانی نەوت دەچێتە وەزارەتی دارایی و وەزارەتی دارایی دەتوانێت تەحکومی پێوەکە وەڕێکی بخات هەموو دنیاشە هەروایە یعنی من پێمان سەیرە هەمومان وەزارەتی سامانە سروشتیەکان پارە دەدا بە وەزارەتی دارایی خەرجی دەکا کاکە ئەمەکەی ئوسوڵەکەی یاسایە من بۆ خۆم خزمەتی 29 ساڵ خزمەتم هەیە لە دەوایرەکانی حکومەتە شتی وانە بووە داهات کە کۆکرایەوانەیە ئەوەی جاران ئێمە لە دایرەکانی خۆمانە تەمیری زاتیمانە بوو پێداویستی خۆمانمان دابیر دەکرد لە 185 بۆ 90 ڕاستەوخۆ دەچووە خەزێنەی حکومەت و وەزارەتی دارایی کێ بەرپرسە لەوەی کە ناوێ ئەم چاکسازیە بۆ شێوەی کە هەیە خۆ یاساش هەیە بۆی کە بۆ ناوێ جێبەجێ ئەمە یەکێکیان من بە ئەرچی کاک لوقمان و برادرانی فراکسیۆنی یەکێتی دەڵێم پەرلەمان ڕاستە ئەرچێتی تەشریع بکە یاسا دابنێت بەڵام ئەرچیشێتی متابعەی حکومت بکە کام یاسایە لە قازانجی جەماوەرە لە قازانجی داهاتە لە قازانی چاکسازیە لە قازانی پێشکەوتی کۆمەلگایە دەبێت پەرلەمان خۆی متابعە بکە کاکە یاسای ژمارە دووتان دەرکردووە یاسای ژمارە 22 ساڵی 2007تان دەرکردو پەرلەمانی بەڕێز بە دوواداچوونی بۆ بکەن زەخت بکەن بۆی حکومت جێبەجێ بکە ئەمە یەکێک لە بڕگەکان کەواتە پرۆسی چاکسازی دەبێت لە بواری نەوتەوە بکرێ بە جددی لە کۆمپانیەکان لە کۆمپانیا بیانیەکانەوە لە کۆمپانیا ناوخۆیەکانەوە لە کۆمپانیا سکیورەتەکانەوە لە گرێبەستە نەوتیەکانەوە هەمووی ئەبێ بەسەریا بچنەوە دوو خاڵێکی کە سەرچاوی داهاتی ئەمەریەمەمانە بریتێ لە دەواازە سنووریەکان و گومرگ باشە پێویست دەکات ئەم دەواازە گومرشیانە لە ژێر چاودێری وردی حکومەتا بێ و ئەگەر پێویست بکات هێزێک وەکو ئەوەی کازمی دەکا لە بەغدادا هێزێکی تایبەت بنێرێت بۆ ئەو دەواازانە و دەستی هەموو گەندەڵکاران خوای ئەکرد مەسئولات گەورەکانی لە پشتەوە بوو لە حیزبەکەی خۆشمەوە بوو ناکرێت ئەگەر تۆ بتەوێت ئیفلاس پێ ئەتەوێت ئەم هەرێمە بەرەو پێش بڕێ ئەتەوێت ئەم میلەتە بژێریت بەڕاستی دەبێت ئەم داهاتی گومرکانە ئەم باج و خەراجی لە کۆمپانیا گەورەکان بەداخەوە کە ئاڵێن وەکو زۆر باسکرا بە ئەمەش نەبێتە وەکو بەڕێسۆران عومەر باسی هەنگێ مەسئول بکەین بڵێن فلان کۆمپانیا هی فلان مەسئول و دوایی محکەمە مالیە بگرن کاچی من کۆمپانیا بە خەڵکی فەقیر داینە ناوە کۆمپانیا خەڵکی فەقیر و هەژار داینە ناوە هەمووی مەسئول و لێپرسا و دایناوە مەسئول و لێپرساوەکان تکایە ڕجایە بەزەیتان بم میلەت و خاک و وەتەن و نیشتیمان و خەباتەکەی خۆتانە بێتەوە واز بێنن عەلەقەل واز ناهێنن پیرۆستان بێ کۆمپانیا دابنێن کاکە بەڵام بەپێی یاسا و ڕێساکانی حکومەتی هەرێم باجی خۆتان بن باشە ئیشوکاری خۆتان بکەن و بەرهێن بکەن پرۆژە جێبەجێ بکەن کەس لاری لێتان نییە بەڵام معقول نییە حکومەتی هەرێم لە ساڵی 2012ەوە وەکو خۆتان باسیەکەن 750 ملیۆن دۆلار قوت یاوتە بە قەرزی کۆمپانیا و تا ئێستا وەرد نەگرتوێت ئەی حکومەتی چیت کاکە ئەی حکومەت دەبێت داهات کۆ بکاتەوانێ و خەرجەکانی لێدا بینکە و ئەمە یعنی ئەمە مەبەستی من بوو ئەم دوو سەرچاوەیە زۆر گرنگ کە داهاتە و چاکسازی تیا بکرێت اینجا بێتە سەر ئەوەی کاچی منیش لەگەڵ ئەوەیە موچە دەرماڵە بندیوار مۆزەفی ناحەقیقی خانەنشینی ناحەقیقی وەرە اینجا خۆتۆی سێهەم ئەم دەست پێ بکە بەڵام ئێستا سیر دەکەین بەداخەوە ئەوەی یەکەم هەنگاوە لە موچەی مۆزەفی قوربەسەرەوە دەستی پێکردووە بە لێبڕینێکیشەوە کە پاشەکەوت نییە و ناشت داتەوە معقول نییە ئەمە بەم شێوە بێ کەواتە قسەکەی من و ترسەکەی من کە لە قسەکانی کاک لوقمانەوە تێگەیشتم بەڕاستی ئەگەر حکومەت بێتە سەر ئەوەی دابڕ تووشی داڕمان بێ و تووشی ئیفلاسون بێ کەواتە ئیتر لەم حاڵەتەیە دەبێت حکومەت هەڵبۆشێتەوە دەبێت پەرلەمان کارانە بێت و بۆسیە و حکومەتێکی ڕزگاری نیشتیمانی پێک بێت بۆی بتوانێت و لە قەدەر ئەم وەزعە لەو قەیرانە میلەت و وڵاتە دەرباس بکە ئەگەر ئەم حاڵەتەکە بەم شێوەیە بێ و حتممە ترسناکتریشە کە کاک لوقمان ناوێت لەسەر ڕاگەاندن باس بکە باشە کەواتە زۆر مەترسیدارە ئەی ها وڵاتی بەڕێزی خۆشەویست لەم هەرێمەیە ناکرێت ئێمە ئیتر چاومان لە دەستی ئەم حکومەتە بێ کە نەتوانێت بەڕێوەمان بەرێ باشە حلێکی کە بۆ ئەوەی دۆزینەوەکان دەفەرموو لە بەیانی زووتر دیێ و لە دوای جێژنەوانەیە گفتوگۆیەکی جددی عاقلانە ژیرانە حەکیمانە لەگەڵ بەغدادا دەست پێ بکەن بکەونە ڕێکەوتن لانی کەم کاکە قەیرانەکە لەسەر خەڵک سووک بکەن خەڵک ڕۆژانە خۆی دەکوژێ خەڵک خۆی دەسووتێنێ خەڵک ڕۆژانە لە داخە کاکە ئێستا هاتم لێرە نمونەیەکیان بۆ جێرامەوە حەزەکەم بیجێرمەوە لەم ڕۆژانەیە سیارەیە گۆستاوە دوو کوڕی گەنج لەسەر ماتۆر فەقیرن هەژارن فلسێکیان لە باخەڵانیە خۆی کێشاوە بەسەر
سیاری کابرایە کابرا زۆر بە ئەدەب و بەڕێزە و تۆتی بە قوربان بە ساقەیەکی لێ ناتوە الحەمدوللا سەلامەتی هەڵی سانێتەوە کوڕەکان چی بڵێن ئەڵێ کاکە من هاتووم نە ماڵم هەیە نە ژیانم هەیە نە کار و کەسابەت نە فلسێکم لە جرفانەیە من شەڕت پێفرۆشم بە کورت و مختصر باشە خۆمت بەسەر ساقەکەمەوە هیچم نییە لە دەستی بدەم سجنمەکەی سجنم بکە شکاتم لێکەی شکاتم لێ بکە حاڵەتێک گەشتێتە ئەوەی نەوەی ئەم وڵاتە گەنجی ئەم وڵاتە ئەوەندە بێزار بێت لە ژیان لە گوزەران لە حاڵ لە خێزانی خۆی بەڕاستی مای گریانە مای گریانە مای ئەوەیە کە هەمومان لەم حکومەتە ناڕازین لەم حکومەتە بینە دەنگ لەم حکومەتە داوای چاکسازی بکەین داوای خەڵک داوای چێک هاوڕێ هەمومان داوایەوەکەن خزمەت گوزاریمان پێشکەش بکات لانی کەمی موچەکانمان بۆ دابین کرد کاکە ماگانە لە کاتی خۆیدا کەس داوای کورسی ڕئیسی حکومەتی نەکردووە کەس داوای ڕئیسی پەرلەمان و هەرێمی نەکردووە کاکە میلەت ئەمڕۆ بەڕاستی بە شاری سلێمانیا بسوڕێرەوانە خەڵکی وا دەبینیت گەنجان سیرەکەم لە کەلاوەیەکا بڕوا دەبی ئەم عەسرە خۆم بینیوە بە چاوی خۆم مەجموعەیە گەنج بە بێئیش بێکار دانیشتون لە کەلاوەیەکی گەڕەکەکەی خۆیانە تاوڵە دۆمین و بێئیشیەکەن گوناح نییە گەنج بێ ئیش بێت دەست خۆش کاک نووسەجان سپاسەکەم بەڵێ کاک لوقمان ینی بۆ نمونە من ئێستا ئەمە یەک پرزەرچەنابەت بکەم چکە بەڕاستی ئەو کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان لە چەند ڕۆژی ڕابردوو یعنی وەکو خۆدا مەژەت پێدا گرنگ بوو و کۆمەڵێک تەوەری باش گفتوگوی لەسەر کراوە زۆرێک لە بەرپرسە باڵەکانی حکوومەت هاتبوونە ئەوێ لەوێ ئێوە پرسیارتان لێکردەوە ئەوان وەڵامیان نەدایەوە بەڵام ئەوی کە تێبینی بوو بەلای بنەوە ئەین پرسیارەکان زۆربەی بۆ وەزیری دارایی بوو وەزیری داراییش کاتێک کە وەڵامی هەیەوە ینی بێئاگای خۆی لە زۆرێک لە ینی بۆ نمونە هەنگاوەکانی حکوومەت دەرەبڕی یاخود وەڵامی پێ نەبوو ینی ئەوەی کە گرنگە لێرەدا بۆ نمونە ئێستا سێکتەرەکە سێکتەری نەوتە ینی ئەوە چیتان کردو بووی کە ئەگەر وەزیری نەوت هەیە بۆ بانگێشتی ناکەن ئەگەر نییە بۆ یەکێک لە بەرپرسە باڵەکانی هەرێم نایەت ڕوونکردنەوەیک با بە ئەوەی پەرلەمانتاران و ئێوەش دوجار لە ڕێگی پەرلەمانەوە ڕوونکردنەوە بن بە خەڵکی هەرێمی کوردستان بڵێن بەم شێوەیە نەوتچێتەوە دەرەوە بەم شێوەیەدا هاتەکەی هاتۆتەوە چکە بەڕاستیانی ئەوە تۆ زێر نادیار بوو لە کۆبوونەوەکی ئێوە لە پەرلەمانی کوردستان بەڵێ وەکو کاک برای بەڕێزم کاک نەوزاد باسی کرد بێگومان دامەزانی کۆمپانیای نیشتیمانی نەوت لە هەرێمی کوردستاندا گرینگە و یاسای سندوقی داهاتە نەوتیەکان لە ساڵی 2015 پەسەند کراوە بەداخەوە تاکو ئێستا دانەمەزراوە ئەنجومەنی نەوت و گازی هەرێمی کوردستان ماوەی 1 ساڵە کۆنە بۆتەوە ماوەی دوای زیاتر لە 1 ساڵە حکوومەتی هەرێمی کوردستان دامەزراوە تاکو ئێستا وەزیری سامانە سروشتەکان دیار نییە چێە و بەرچاویشمان ڕوونەکەی کەسێک ڕائسپێرێ بۆ ئەم پۆستە و بەڕێز سەرۆکی حکوومەت خۆی بە حیساب ئەم پۆستە بەڕێوەبا و جگە لەوە لە بواری وەبەرهێنان یاسای وەبەرهێنان بوارێکی زۆر گەورەی بۆ بەهەدەردانی سامانی گشتی و وڵات ڕەخساندووە بە هەزاران دۆنم لە ناو مرکزی هەولێری پایتەخت ئەدرێتە کۆمپانیەکان ئەدرێتە زانکۆ ئەهلیەکان بۆ ئەوەی با بڵێن بینای پێدا دووسن کاری تێدا بکەن من نازانم حکوومەتی هەرێمی کوردستان لە سەدسپی وەرێک هەزاران دۆنم تەرخان ئەکا بۆ زانکۆیەکی ئەهلی کە پێویستە زانکۆ ئەهلیەکە بە پارەی و پارە لە خوێندکاران وەرەگرێ و لەناو سنتەری شار ئەم زەویە ئەگەر بفرۆشە ڕەنگە موچەی دوومانجی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی پێ بدات و لە خاڵە سنووریەکان و ئاماژەمان پێکرد چاکسازیکردن لە خاڵە سنووریەکان هەنگاوێکی گرنگە کە کۆی خاڵە سنووریەکان کۆمپانی ئەهلی بەڕێوابە وارووا ڕێخستنەوەی باز و دەرامەتی ناوخۆش ئەمان هەموو گفتوگۆی لەسەر کرا لە ڕاستیدا وەزیری دارایی پرسیارەکان لە ڕاستیدا زۆرینەی بۆ بەڕێز وەزیری دارایی بوو بەڵام وەزیری داراییش ڕەنگە هەموو وەڵامەکان لای وەزیری دارایی نەبن وەزیری دارایی ساڵێکە ئەم پۆستە بەڕێوابە ئەمە کەڵەکە بووی چەندی ساڵانی پێشووتری حکومڕانی حقیقەتێکەیە دوو داهاتی نەوت مانجی ڕابردوو زیاتر لە بەشی 312 میلیۆن دلار نەوت فرۆشایە کەسی 82 میلیۆن دلار هاتۆتەوە خەزێنی وەزارەتی دارایی وەزیری دارایی وای لێ هاتووە چاوەڕوانەکە ئەگە پارەیەشیاندایە ئەوە دابەشەکە ئەگە پارەیەکیان نەدا هیچ ڕۆڵێکی نییە بۆیە بە تەنها وەزیری دارایی ئیتیهام نەکەین لە سەبارەت بە خراپبوونی دۆخی دارایی چاکسازیە بێ لە کۆی سێکتەرەکان بکرێ ئەگەر نەوت بە وڵاتانی تر ببێتە مای خۆشگوزەرانی بۆ ئێمە بوویتە مای نەهامەتی بوویتە مای قەیرانێکی گەورە لەگەڵ حکوومەتی فیدراالیش خۆ ئەگەر هەرێمی کوردستان نەوتی خۆی دەرنەیە نابا و هەناردەی دەرەوەی نەکردبا کە کاتی خۆی ئێمە لەسەر ئەم مینبەرە هەر لە ڕێگەی ئەم کەناڵە بەڕێزەوە من باسم کردوتم هیچ وڵاتێک لە وڵاتەکان نەبووە کۆی هێلکەکانی خۆی بخاتە سەبەتەی وڵاتێکدا تۆ بێی هەموو پشتت بەسەر چاوەی نەوتی ناوخۆیی و هەناردەکردنی نەوت بەستی
ئەویش لە ڕێی بۆڕینەوتەکانی تورکیا کە خۆشمان نەزانین مامەڵەی ئەم وڵاتە لەگەڵ هەرێمی کوردستان چۆن بووە لە ڕابردوو لە ئێستاشدا چۆنە بۆی ئەمان هەموو کەم و کوڕین ڕەنگە وەزیری دارایی نەتوانێت چارە سەریان بکە بەڵام لایانی پەیوەندیدار کە ئێمە قسە لەسەر خراپی دۆخی دارایی یەکەین ئێمە مەبەستمان بوو لە ڕاستیدا بەر لە جەژن بە هەر شێوەیەک لە شێوەکان بی جەختمان لەسەر ئەوە کردەوە موچەی فەرمانبەران بدرێت چونکە ئێمە پێمان وایە نان ئەو جار ئازادی ئێمە ناکرێ بڵێن هەرێمێکمان هەیە دەستکەوتێکمان هەیە فعلەن هەرێمێکمان هەیە دەستکەوتێکمان هەیە بە خوێنی هەزاران شەهید و دەستاتەوە بە قوربانیدانی ئەم میلەتە بە خەبات و تێکۆشانی چەندین ساڵی گەلەکەمان و هێزە سیاسیەکان و دەستاتوە بەڵام خۆ ئازادی کیفایەت نییە خەڵک نانی ئەوێ خەڵک برسیە خەڵک دۆخی خراپە فەرمانبەر چاوەڕوانی ئەوە یەکە بەر لە جەژن موچە وەربگرێ ئەگەر فەرمانبەر موچە وەربگرێ بازارە بوجێتەوە کار و کاسبی خەڵکیش پێیا بێ ئەوەی کە دەستگێڕە ئەوەی کە عارەبانچیە ئەوەی کە کرێکارە ئەوەی کە دوکاندارە لە بازار ئەویش چاوەڕوانی ئەوەیەکە هاوڵاتیەک پارەی پێبێ بچێ شتی لێ بکرێ بۆی بازار ببێژێتەوە ئەوی شتێکی دەستکەوێت ئەمە من نەبوو بەداخەوە ئەوەی ئێمە ئامانزمان بوو جگە لەوەی کە گفتوگۆ بکەین لەسەر خراپی دۆخی دارایی هەرێم و بیر لەوە بکەینەوە بامولایەکمان دەرچەیەک بۆ ڕزگارکردنی هەرێم لەم دۆخە تێپەڕینین زەختیشمان لەسەرەوە کردو کە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بەر لە جەژن دەست بکا بە دابەشکردنی موچە لانی کەم ئەگەر موچەی هەموو چین و توێژەکانیشی پێ نەدرێ بەڵام ئەوەی کە مندامان و خاوەن پێداویستی تایبەت و ئەو چین و توێژانەی کە موچیان لە خوار 500,000 دینارە لانی کەم بۆ بەر لە جەژن موچیان بدرێتە بەداخەوە وەزیری دارایی بە زمانێکی کوردی شیرینی ڕاست و ڕەوان وتی ئەگەر پارە لە بەغدا هات ئەتوانم موچە بدەم ئەگەر پارەمان بۆنێ من پارەی پێویستیم لە بەردەست نییە بۆ ئەوی کە موچە بدەین ئەو یاسا چاکسازیە کە ئێمە پەسەندمان کرد کە بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان ڕاهاتووە هەر کاتێک کە کورتیهێنانی هەبوو لە بودجا پەنا ئاباتە بەر بڕینی موچەی فەرمانبەران کە ئێمە پێمان وایە ئەمە ڕێگا دروستەکە نییە ڕاستە ڕێخستنەوەی خەرجەکانیش گرنگە بەڵام لە پێش و هەمووی ئەبێ داهات زەبت بکرێ ئەبێ چاکسازی لە داهات بکرێ بۆیە ئێمە پێمان وە بۆ مەکارێکی ڕاست و دروست نییە بەڕەغمی ئەوەی کە لە مانجی ڕابردوو 121 موچەی فەرمانبەران بڕا کە ئێمە پێمان وە بۆ ئەمە لە پێناوی ئەوەی لە 30 ڕۆژ جارێک موچە بدرێ کەچی ئەمە ئەو کاتەش زیاتر تێپەڕی موچەی ئەم مانگەش نەدرا لە ڕاستیدا ئێمە لەو ڕوانگەی هەستکردنمان بە بەرپرسیارەتی تاکی دەکەینەوە ئەبێ هەموو لامان هەماهەنگ و هاوکار بین پێشنیازی باش پێشکەش بە حکوومەت کرایە چ لە ڕێگای دانیشتەکان چ لە ڕێگای لیژنە تایبەتمەندەکان بۆ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بۆی بتوانین حکوومەت دەست و برد بکە لەوەی کە چاکسازی لە بواری نەوت و سێکتەری نەوتکە پێداچوونەوە بکۆم بەگرێ بەستە نەوتیەکان و ڕووکردنیان بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەرچی حکوومەتە متمانە جارێک شت بجێڕێتەوە چووکە هیچ هاوڵاتیەک متمانە بەو ئامار و داتایانە ناکەن کە لە ڕێگای وەزارەتی سامان و سروشتەکان و تەنانەت ئەوەی دیلۆیتی شەی خاتە ڕووسەبارەت بە داهاتی نەوتەکان هاوڵاتی متمانەی پێناکە ئەرچی حکوومەتە لە ڕێگای پێداچوونەوە بەگرێ بەستە نەوتەکان لە ڕێگای خستنە وەرگرتنی باز لە کۆمپانیەکانی بواری نەوت لە هەرێمی کوردستان ئەمە وابکە جۆرێک متمانە لە نێوان هاوڵاتی و لە نێوان خۆیدا دروست بکە بۆ ئەم مەبەستا ئێمە لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو جوودەکەکەین چۆن تیمەکەمان لە حکوومەتی هەرێمی کوردستان لە قۆناغە سەختەکاندا لە خۆبردووانە کارەکە بۆ ئەوی هەوڵ بدا هەرێم لە قەیرانی دارایی دەرباز بکە ئێستا سەرۆکایەتی تیمی حکوومەتی هەرێمی کوردستان بە ڕێز قوبا تاڵەبانی بۆ سەرخستنی گفتوگوەکانمان لەگەڵ بەغدا فراکسیۆنی سەوزیش بە مەسئولیەتەوە مامەڵاکە بۆ ئەوەی بتوانین هاوکار و هەماهەنگی حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان بووین بۆ دۆزینەوەی دەرچەیەک بۆ ڕزگارکردنی هەرێم لەو قەیرانە سەختی تێک کردووە بۆ خزمەتکردنی هاوڵاتیانمان کە شایستەی ئەوەنە زۆر لە ئێستا زیاتر و باشتر خزمەت بکرێت. بەڵێ دەست خۆش کاک لوقمان بەڵێ کاک نەوزاد ینی دوجار ئەو تا هەموو لە ینی متفقە لەسەرەوەی کە دەبێت چاکسازی بکرێت دەبێت ئەم هەرێمە لەم ڕەوشە خراپەی کە تێکەوتووە ینی دەرباز بکرێت و دوجار ینی هاوڵاتی بۆتە سوتەمەنی لێرەدا. دو قسەی جەناب حەزەکەم ینی ژۆمان لێ بزانانی ینی پێشنیارت چییە بۆ ئەم لایەنە سیاسیانە بۆ پەرلەمان بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ینی بۆی کەیتر چۆنەڵی لەوە زیاتر ڕەوشەکە بەرەو ئاڵۆزی بەرەو چەقبەستووی بەرەو خراپی نەڕۆ بە دڵنیاییەوەکە بابەتی ئەم دانیشتمان هەر تەبایی بووە تەبایی سیاسی بەلامە و زۆر گرنگە خاڵی دەستپێکە من هیوادارم ئەم جێژنی قوربانە
دەست پێشخەریەکی سیاسی لەلایەن سەرکردە سیاسیەکان لەلایەن حیزبە سیاسیەکان کاکە تکایە ڕجایە لە غروری شخصی بێنە دەرەوە لە بەرژەوەندێ تایبەتەکان و لە کەسایەتی و لە عیزەتی نفسی خۆتان تۆزێ وەرنەخوارەوە لە پێناو میلەتەکەتانە لە پێناو ئاودانی بدان لە پێناو بەردەوابوونی دەسەڵاتی خۆتاندا بە دڵنیایی ئەڵێم ئەم دەسەڵاتە ئەم قەوارە سیاسیە بەم شێوەیە بەم ناتەباییە بەم دردۆنجیە بەم وەزعی قەیرانی داراییە درێژە ناکێشێ کە درێژە نەکێشا وەڵا لە پێش هەموو میلەت و جەماوەر و تاک و شەقامە لەسەرکردە و حیزبە سیاسیەکان و سەرۆکەکان دەقەومێ ئەیدەی کاکە لە بەرامبەر ئەوەی خۆتانە بۆ مەسلحەتی خۆتان و بەرژەوەندی و مانەوەی خۆتان وەرن تەبابن من داواکەم لە جەنابی کاک مەسعود لە هاوسەرۆکانی یەکێتی نیشتوانی کوردستان لە هەموو سکرتێر و سەرۆکی حیزبە سیاسیەکان ئەم جێژنە ئێستا هێشتا ماوەتی 2 ڕۆژ بە یەک تەلەفۆنی 3-4-5 یەکەتان کۆبوونەوە بن هەمووتان بەیەکەوە بگەڕێن کاکە 4 ڕۆژی جێژنمانەیە هەر ڕۆژی لە پارێزگایەک ڕۆژە لە دووەک ڕۆژە لە هەورێ ڕۆژە لە سێمانی ڕۆژێک لە گەرمیان و هەڵەبجا وەرن پیرۆزبایی لەم خەڵکەکان وەرن بەیەکەوە بگەڕێن کاکە بەس بینینتان بەیەکەوانێ ئارامی دەبەخشێتە خەڵکو هاوڵاتی باشە کاکە بە کەمامەوە بگەڕێن بۆی تووشی نەخۆشی کۆرۆنانە بن لەبەرەوە بەڕاستی قسەکەم ئەمەیە تەبایی سیاسی سەرەتا و خاڵی دەستپێکە بۆ ڕەوینەوەی نائارامیەکان بۆ ڕەوینەوەی سەهۆڵبەندیەکان بۆ ڕەوینەوەی بێمتمانەیەەکە دواتر هێواش بە عەقڵێکی کراوەترەوە کە من و تۆ کاکە هاوڕێ کە من و تۆ ڕێک بووین متفق بووین ناکۆچیمان لە بەینانە بوو بە عەقڵێکی کراوەتر مناقەشاکەین نەک بە تەشەنوج و بە ڕقلێ بوونەوە بە عینادی سیاسیەوە و بە کردار و پەرچە کردار وەڵامی یەکتری بینەوە بۆیە بەڕاستی وەکوتم جێگیری سیاسیەکە یەکەم هەنگاوە دوایی هێواش بیر بکەینەوانێ وەکو من بۆ خۆم وەکو تاچێک ئەگەر بزانم وەکو کاگەی لوقمانیش فەرمووی ئەگەر وەکو هاوڵاتێک و وەکو تاکێ بڕوان بەو ئامار و بەو داهات و بەو خەرجی حکومت بێت منیش پشتیوانی حکومەتەکەی خۆم تەنازولکردن بۆ یەکتری ژیانی هیچ تەنەزول بۆ چیە تەنەزول کاتێک تەنەزولە کە من لە حەقی شخصی خۆم خۆش بم باشە ئێوە حەقی شخصیتان لەلانی لەسەر یەکتری نییە ئێوە حەقی عامتان لەسەرە ئێوە مەسئولیەتی مێژوویتان لەسەرشانە خوا نەخواسە ئەم تەجروبەیە شکستی هێناوەکو هەموو تەجروبەکانی کۆماری مەهاباد و مەلیک مەحموود دوایی ئەڵێن خەتای ئەو خەتاوە کاکە خەتا مەخەنە سەر یەکتری هەمومان لە یەک پاپۆڕین کە کون بوو کە غەرق بوو کە نغرۆ بوو هەمومان دغرۆ بین بەیەکەوانێ و دواییشت دەردی کابراڵە دوژمن و داگیرکردان دڵیان خۆشە بێ و دۆستەکانیشمان ئەوەندەی تر هیچیان پێ ناکرێ و خەتاکەش هەر لەسەر خۆمان خۆش سپاسەکەم بەڵێ کاک لوقمانوەردی دوو خولەکەم ماوە ئەتوانیت جەنابیشت دوا پەیام و سەرنجی خۆت وەکو ئەندامیشی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی یەکێتی بێمە بڵێ فەرموو ئێمە وەکو فراکسیۆنی یەکێتی لە ماوەی ڕابردوودا کە لە هەولێر کۆبوونەوەی فراکسیۆن لەگەڵ هاوسەرۆکی یەکێتی بەڕێز کاک لاور شێخ زەنجی کرا فراکسیۆنەکەمانی ڕاستپارت کە هەموو جهودێک بکەین بۆ خزمەتکردن بۆ پاراستنی یەکریزی بۆ تەبایی بۆ پشتیوانیکردن لە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە پێناوی دەرباسکردنی حکوومەتی هەرێمی کوردستان لەم قەیرانە داراییەی سەختەی کە تێککەوتوە لە پێناوی خزمەتکردنی هاوڵاتیان 2 ڕۆژ بەر لە ئەمڕۆژ بەڕێز کاک بافڵ هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان جارێکی تر پەیوەندی بە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە کردووە ڕایسپاردین کە بەشداری کۆبوونەوەکانی پەرلەمانی کوردستانەکەین و هەموو تواناکانی خۆمانە خەینەگەڕ بۆ ئەوی بتوانین حکوومەتی هەرێمی کوردستان لەم قەیرانی کە دەیکەوتووە دەرسێکی بۆ بدۆزینەوە ڕزگاری بکەین مەبەستی من لەم دوو شتە ئەوە بوو کە نیەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەیە کە خۆی بە مەسئولە زانێ لە هەلومەرزی سەختی ئێستای هاوڵاتیانی هەرێمی کوردستان تێکەتین چ لە بواری قەیرانی دارایی و ڕزگارکردنی هەرێم لە قەیرانی دارایی چ لە بواری سیاسی و یەکریزی گەلەکەمان کە دەستی ئاشتەوایی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ڕێبازی مامزەلال دەستێکی درێژە قەناعەتی یەکێتی نیشتیمانی کوردستان وایە بە یەکریزی بە یەکێتی و بە تەبایی نێوان ڕیزە سیاسیەکان دەتوانین ڕوبڕووی ئەم قەیران ئەم دۆخە ببینەوە تێڕوانینمان وایە هەر کاتێک ئێمە هێزە سیاسیەکانی کوردستان بەسەرجەم هێزەکانەوە بۆ ئۆپۆزیۆن و دەسەڵاتەوە یەکریز و تەبابین دۆستەکانمان زیاتر دەستی دۆستایەتیمان بۆ درێژەکەن ناحەزانی میلەتەکەشمان زیاتر سڵمان لێکەنەوە پێچەوانەکەشی ڕاستە بۆ قۆناغی ئێستاش تیمی یەکێتی لێ حکوومەتی هەرێمی کوردستان و فراکسیۆنەکەشمان هەردوو لامان هاوکار و هەماهەنگە بین بۆ ئەوی بتوانین هەرێم لە دۆخی چەقبەست و ڕزگار بکەین دۆخی سیاسی دۆخی دارایی دۆخی ئەمنی و قەیرانی دارایی و دابینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بێگومان بەڵام ئەمە ئەبێ لە چوارچێ ئومێدەوارم هێزە سیاسیەکانی تریش ڕەنگ بداتەوە لۆی هەمومان هاوکار و هەماهەنگ و یەکریز بین. سپاس بۆرێک لە میوانە بەڕێزەکانم کاک لوقمانوەردی ئەندامی پەرلەمانی کوردستان کە لە سەودەکانمان لە شاری هەولێر میوانمان بووی
هەروە سوپاس بۆ کاگنەوزادی مۆندی چاودێری سیاسی کە لە ستۆدیۆی کورسات نیوز لەگەڵمان سوپاس. بەڵای بینەرانی پانۆراماڵ قیم شەوتان پێشکەش کرا تا بێگەشتنەوەشی دیکە شاد و کامران خواتان.